ئەم کاتان باش من ئاسۆ سەراویم لە سودەکانمان لە شاری سلێمانی بەرنمێکی نوێی بە کاتی سلێمانی پێشکەش دەکەین. تۆری ئەم جاری بەرنمەکە تایبەتە بە توندوتیژی خێزانی ئەو توندتیژانەی لە خێزانە ڕۆیان حتمما کەم تا زۆر لە خێزانی هەرێکماندا کێشە و گرفتە جام کێشە و گرفتانە هەندێک جار پەلە هاوەیە سەرکێشێ بۆ توندوتیژی جا چ لەلایەن پیاوەکەەوە بیان لەلایەن ئافرەتەکەەوە بیان لەلایەن هەر ئەندامێکی تری خێزانەکەەوە بێ. کە ئێمە باس لە بەڕبەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و ژنان و خێزانوانە بازەکەین یەکسەر خاڵمان بۆ ئاچێ وا دەزانین بەشێکمان وا دەزانین کە ئەم بەڕێوبەراتێ دانیشتووە تەنها ئیشی بەرگریکردنە لە ئافرەتان و لە ژنان و وەکو بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان، بەڵام بە پێچەوانەوە نییە. تاوان لەم بەڕێوبەراتێ حتمما دوای گوێتان لە ڕای درازە بێ کە گوتە پێشی بەڕێوەبەراتیەکەی لە سلێمانی کۆمەڵە کاری جۆرا و جۆری زۆریان هەیە. بەشێک لە کارەکانیان طبعاً کە تۆ ئەچیتە ئەوێ بۆ سکاڵاگە کە تونوشیەکەت بەرامبەر کراوە جانێری یامیان هەر کەسێکی هەر ئەندامێکی خێزانەکەی لەوێ بەشی ڕاوێژکاری خێزانیانێ لەوێ هەموو کێشەیەک هەموو گرفتێک کە چووە و بەڕێوەبەراتیە بە سکاڵا لی نایەتە دەرەوە ئەوە دادگانیە یەکسەر تۆ یەکسەر بنووسن فلان سکاڵا لەسەر چێە تۆمەتبارەکە چیەوە سەسلام بێ بە ئەوراقێک و بچێتە فیل و هەنگاو بە هەنگاو بڕاتە مەحکەمە و هەتا حکومی تیا دەرەچێوانە بەڵکو بەشێکیانەیە ئەم بەشە زیاتر ڕاوێژکاریە زیاتر دەوری سوڵحی عشاری هەیە زۆر جار بازەکرێ زۆر جار دەوری ئەوە بینن یعنی ئەمە کەیسێک و دوان و سیان و چوار نییە سەدان کەیس هەیە کە دەچێتە ئەو بەڕێوەبەراتیانەجا وا نەزانی کە چوویتە ئەو بەڕێوەبەرایەتی یەکسەر کێشەکەت دەبێتە سکاڵا و کێش و گرفتی بۆ خۆت و بۆ ناو بانگی خێزان و هەتا دوای دروزە بێ. یعنی ئەو بەشە بەشێکی ئەکتیڤە ئامانجی ئێمە لەم پۆدکاستە ئەمانەوێ خەڵک ئاشنا بێ بە چۆنەتی ئیشوکارەکانی ئەو بەشە چۆن پەیوەندی بەو بەشەوە بکگەر کێشێکی خێزانی هەبوو و حتمما هەموو گرفتێکیش چارەسەرێکی هەیە هیچ گرفتێک نییە بە چارەسەر بێ جا هەرەکە و بەپی قۆناغەکەی خۆی گۆڕانکاری بەسەرادێ ینی لە چه قۆناغێکە هەتا کوزوو فریایی بکەوی لەوانەیە چارەسەرکردنی ئاسان بێ و خۆتان نەزان دەمێکە ژمارە 190 هەیە بۆ پەیوەندیکردن بە ئەم بەڕێوەبەراتیانە بێ بەرامبەرە حتمما ئەم پەیوەندیکردانە هەنێجار دەگاتە ئاستی ینی ئاستێکی پێویست نییە هەندێجار گاڵتە و گەپە هەندێجار بەڕاستیە هەندێجار ینی مناڵێک لەسەر مەساسێکیان بۆ نەکڕیەوە سەر دەستباتە تەلەفۆنەکەی و بڵە توندوچین بەرامبەر کراوە یان ئەگاتە و ئاستەش هەنێک جار نەک هەموو جارێک بەرحاڵ خات و ڕاست فریا گوتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوچی دژی ئافرەتان و خێزان لامان میوانە هەوکات لە پستاوی ئەو سنتەرەشە. خاتون بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس جەنابی ڕایت. وڵای جەنابی ڕایت من فکرێم بەرنامەم لە ئەوەزم لە فەیسبووکی خۆشتێکردانا و باسی ئەوەت کردبوو کە ئێوە سنتەرێکتان هەیە بۆ ڕاوێژکاری خێزانی. ئەم سنتەرە تاکو ئێستا بڵین لە چەند مانگی ڕابردووە لە سەرتام ساڵەوە بۆ ئێستاوی لاتان تۆمار کراوە چەند کێشی چارەسەر کردووە و باشان باز لەوەکەین کە هەنگاوەکان خەڵک چۆن پەیوەندی بکات و چۆن کێشە گرفتەکان چارەسەر دەکەن. سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ گرنگی پێدانتان بۆ بابەتە بەڕاستی و ئەمێ ڕاستکردنەوەیەکی پۆستەکەم بم من لێ پرسرایی سنتەرەکەنی من لێ پرسرایی ڕاگەاندنم بەڵام نزیکەی 6 ساڵ کارم لەو سنتەرەیە کردووە و بە پێویستیشم زانی کە ئەو پەیامە بگەێنم بە هاوڵاتیان هەرچەندە ینی من لە زۆربەی زۆری چاوپێکەوتنەکان لە سەررجەم کەناڵەکان ئاماژەم پێیاوە بەڵام وەکو ئەوە نەبوو بکە بۆ جۆرە زەق بێتەوە بێ بەوەی کە خەڵک وشیار بێتەوە لەوەی کە مەرج نییە سکاڵا هەروەک ئاماژەت پێدا سکاڵا تۆمار بکەی. سەرەتا پێم خۆشە بە کورتی باسێکی بەڕێوەبەرایەتیەکە بکەم و دواتر بینە سەر باسی سنتەرەکە چونکە ئێمە نووسنگەکانیشمان کورتێک لە ئیشی سنتەرەکەکەن. ئێمە ئەم بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دیارە لە سەر تاپای هەرێمی کوردستان خۆشبەختانە هەیە
و شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی تایە و هەر وەک چۆن پۆلیسی سلێمانیان پۆلیسەکان بنکەی پۆلیسیان هەیە ئێمە نووسینگەمان هەیە سێ نووسینگەمان لە ناو شاری سلێمانی هەیە دابەش کراوە بە پێی سنووری جوگرافیای شارەکە بە بڵێ نووسینگەی ڕۆژ ئاوا نووسینگەی ڕۆژ هەڵات و نووسینگەی بەکرەجۆ ئەمە لە ناو شاری سلێمانی لە دەروی شار 4 نووسینگەمان هەیە لە دەربەندی خان لە سەید سادق لە دوکان و لە چەمچەماڵ کۆی گشتی 7 نووسینگەمان هەیە لەسەر بڵین لە سنووری پارێزگای سلێمانی و پێمان باش بکە ئەم نووسینگانە پەری پێ بدرێ زیاترمان کردا لە قەزاکانی تر لەبەر ئەوەی ئەنجامی ئیشکردنمان ئەزانین کە بەداداچوونمان کردووە ئیشی زۆر زۆر باش کراوە لەم نووسینگانە چۆن چ نووسینگەیەکتان زۆر چالاکە زۆرترین کێشەی بۆ دێ بە گوێرەی کێشەیە ینی مانگ بە مانگە گۆڕێ من ناتوان بڵم نووسینگەی فلان واوە چەمچەماڵمان هەیە چالاکە دەربەندی خان هەیە چالاکە هەموو ینی بە گوێرەی کێشەکان کەیسەکان وەرئەگرن پێم خۆشە بزانن کێن ئەوانەی کە سەردانی ئەم نووسینگانە ئەکەن ئەوانەی سەردانی ئەم نووسینگانەکەن طبعاً ئێمە بەپێی یاسای خێزانی کارەکەین واتە لە چوارچێوەی خێزانە تا پلە 4 کارەکەین بەڵام هەندێک کات ئەو کێشانەی کە لە دەرەوەی خێزانی ژڕۆئەیە دواتر باسی ئەەکەم کە هێنە سنتەری ڕایشکاری ئێمە خۆشبەختانە توانیمانە هەوڵمان بۆیە تا ئەو کاتی بتوانین چارەسەرمان خاڵ و مام و پورزە و ئامۆزا ئەو کەسانی کە ڕوبەڕووی تونوتیژی خێزانی ئەبنەوە و هەست ئەکەن کە تونتیژیەکان بەرامبەر کراوە جا تونتیژەکان هەر جۆرێکیان بێ جەستەیی بێ دەرونی بێ سێکسی بێ و لە ئێستا کە هەیە بەداخەوە تونتیژی ئەلەکترۆنیە لە هەمویان زۆرترا بەڵێ تونتیژی ئەلەکترۆنەکانی لە تۆپایە کاتێک کە ئەم کەیسە سەردانی ئەم نووسینگانە ئاکات لێ کۆڵەرەکە جوان ورد ئەبێتەوە لە کێشەکەی حەزەکەم بە ئاماریشەوە یەکلای بێتەوە لە ئەم ساڵ 4 مانگە چەندتان هەبووە ئەوە چەنی لە سەدا چەنی ئەلکترۆنی بوو وەڵی ئەو ئامارم لە بەردەست نییە سکاڵا و ئەوە چەندێک هاتووە بۆ 4 مانگەکە بەڵام بەردەوامە یعنی یەن ئاماریش بەڕاستی بەڕێی من ئەمە ڕێی خۆمە و بە دەقیقی نازانم چونکە ئێمە ئەو کەیسانەی کە سەردان ئەەکەن زۆر کات ڕاوێژێکیان ویست و خێرا ڕۆشتون نەمان کردووە بە ئامار ئەو کەیسانەی کە سەردانی لێ کۆڵەرەکە ئەکەن کاتێک چیرۆکەکەی باس ئەکات ئەگەر بزانن کە بە ئاشتەوای یەک چارەسەری کێشەکە بێ ناین ئێمە ئەم کێشەیە گەورەکەین یین دایانە نیشێنین لە هۆبەی خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتیمان هەیە لە هەر نووسینگەیەک هۆبەی خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی پێکهاتووە لە چەند کارمەندێکی شارەزا لە بواری کۆمەڵایەتی لە بواری دەرونواتە توێژەری کۆمەڵایەتی توێژەری دەرونی یاساییەک لە هەر نووسینگەیەک ئێمە ئەم هۆبەیەمان هەیە زۆر ئەکتیڤ هۆبەی خزمەتگوزاری دەرونی و کۆمەڵایەتی و یاسایی ئەمە کورتکراوەی ئیشەکانی بەشی ڕاوێژکاری خێزانین کە ئاماژەمان پێداوە لە کورتە ڤیددیۆکەیە خۆشبەختانە ئەمانە ئینجازێکی زۆر زۆریان هەیە کە بۆ ئەم 4 مانگە 427 کەیس لە نووسینگەکانی ناوشار چارەسەر کراوە بە بێبوونی سکاڵە 427 ئەمە چارەسەر کراوە ئەمە ئەو ناوشار ئەو سێ نووسینگەی ناوشار بە زۆری نووسینگەی ڕۆژ ئاوا لەبەر ئەوەی 24 کاتژمێر کراوەیە نووسینگەکە ئێشگیریتیایە ئەمانە زیاتر زەختیان لەسرە هەموو نووسینگەکانمان بە خەفارەت بڵین لەو نووسینگەیە ئەمێننەوە بە شەوان و 100 کەیسیشمان بە نزیکەی لە نووسینگەکانی دەرەوەی شار چارەسەر کراوە بە بێبوونی سکاڵە یعنی کەواتە 527 ئەمە بەڕاستی دەستکەوتێکی زۆرە بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە ئێمە بتوانین کە 527 کەیس 527 خێزان ئاشتەواییان بۆ بکەین ئەمە دەستکەوتە آخر ژمارەکە چەند سکاڵا هاتووە لەوانەیە سکاڵا ئەم سکاڵا هاتبێ نانا ئەوە زۆریش نییە 1000 زۆر زۆرە هەموو ساڵانی پێشەوە لە 2030 بوو وانە ساڵان پێشەوە لەوە نەیە بووە یعنی من بۆش یعنی ئەگەر سکاڵا زۆریش بوو بێ بەڕای من زۆر ئاساییە بۆ لە بەرەوەی تاکی خێزانەکان وشیارن وانە کەواتە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەکان کە لە سەر تاپای هەرێمی کوردستان هەیە ئیش یەکمان کردو شوێن پەنجەمان دیار بێ خەڵک ئاشنای بێت
بۆیە من ئەمە بە باش ئەزانم کە خەڵک بێ سکاڵا بکات بەڕاستی یان بێتە ئەم بەڕێوەبەراتە ئەویش بۆ هەموو کێشەیەکنا هەر لێرەوە بە هاوڵاتیان ئەڵێم مەرجنیە هەموو کێشە خێزانیەکان خێرا بڵێن وڵا بەڕێوەبەراتی بەرەنگار بوونەوە هێ سکاڵاش تۆمار ناکرێ دەرگایان بۆ بکەین هەنێک کێشە هەیە زۆر سادەیە لە نێوان خۆیان پێویستە چارەسەر بکرێ کێشە هەیە هەندە سادە و بێ بەڵێ هەیە سەر پێکەنی بێتی بەڵێ هەیە چەند جاری تر باسم کڕیانی هەبووە ژن و مێردەکە لەسەر پەرداخی ئەو بۆ بە کێشیان و هاتوونەتە دەرەوە کە دامان نیشان ئێمە پێکەنیمان بە دۆخەکە هاتووە وامان کردووە کە خۆشیانی تر دەستیان کرێتەوە ملی یەکتر و گەڕاونەتەوە ناوخەڵاتی تێبکەوێت لەسەر پەرداخی نەگەیشتە حاڵەتی تەلاق بەڵام کێشیان بۆ دروست بووە ینی لەسەر پەرداخی ئەو بۆ نمونەوتێتی تۆ بڕۆ پەرداخی بنە ئەوتێتی نایهێنم و تر لەوە ئەو بەو جۆرە کێشەکە دروست بوو بێت ئەمە بە نسبەت نووسنگەکان و 527 کەیساتۆت بەبێ ئەوەی هین بێ بەبێەوەی بوو بێ بە سکاڵا بە نسبەت بەشی ڕاوێژکاری خێزانی ئەم بەشە دیارە لە زۆمنیا هێڵی گەرمی 1970مان هەیە هۆبەی ئاشتەوایی خێزانیمان هەیە هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵاتی و یاساییمان هەیە کە بە هەمان شێوە لە ناو نووسنگەکانی شاهەبوو لەم بەشە بەعام 484 کەیس وەرگیراوە لە خلالی 4 مانگە 484 بە نزیکەی من تەسەورەکەم لەوەش زیاتر بێ کە چارەسەرمان کردەوە بەڵام زۆر بەسەریعی من ئامارم وەرگرت 405 چارەسەر کراوە ئەمە بە نزیکەی یعنی 527 ئەمە نەبووە بە سکاڵا ئەمە نووسنگەکانە ئەوە تێکەڵمەکە 527ەکە ئێستا کۆی گشتی و پێ ئەڵم باشە ئەمە سنتەرەکە 400 خۆ نووسنگە و سنتەرەکانی شار یەکێکن ینی هەمووی ئەبێتەوە بێ سنتەرەکە بەجیانی سنتەرەکە بە هیچ شێوەیە لە کۆڵەریتیانە سنتەرەکەەوە لای خۆتانە لە لای خۆمانە بەڵێ بەشی ڕاوێژکاری خێزانی ئەمە لە ناو بەڕێوەبەرایەتی لە ناو بارەگایە ئەم بەشەش بە هەمان شێوە توێژەری کۆمەڵایەتی دەرونی یاساییمان هەیە بەڵام لێ کۆڵەری لێ نییە واتە هیچ دۆسیەک ناچێتە بەردەمی دادگا لەوێ کەیس هەبووە هاتووە بۆ لامان دانیشتووە تەنها وتێتی بەس ئەمە گوێم لێ بگرن نامەوێت قەڵەمیش بەدەستانەوە بێ ئەمە خۆشبەختیە بۆ ئێمە ینی ئێمە خۆمان کردوتە قوربانی لە پێناوەی کە چیرۆکەکە وەرگرین بەڵام کێشەکە چارەسەر بێت ئەلموهیم ئەو پێی مرتاح بێت کە چی بکات لە سنتەرەکە وتمان 405 کە چارەسەر کراوە لە 405ەکە لەگەڵ 520 کۆی گشتی دەکاتە 932 کەیس لە خلالی 4 مانگە بەڕێوەبەرایەتی بەرەنگار بوونەوەی تونتیژی بەسەر جەم نووسنگەکان و سنتەری ڕاوێژکاری خێزانیەوە توانیوێتی کەیسەکان چارەسەر بکە و یەکلایەن بکاتەوە بەبێ ئەوەی ببێ بە سکاڵا و بچێتە لای بەڕێز دادوەر ئەو وتت سادەترینی ئەمەیە کە جاری وایە لەسەر پەرداخێک ئەبێ بە شەڕ و نمونەشەیە ئەی قورسترینی ئەو 932 چی بووە کە چارەسەر کراوە و نەبووەتە هین وەڵاهی کاگاسۆ زۆرە چیرۆکەکان و هەمەلایەنن ئەوانەی کە سەردان ئەەکەن زۆرن ئەوەی کە زۆر کاریگەر بووە لە ماوەی چەند مانگێک پێش ئێستا لە ڕێی هێڵی گەرمەوە پەیوەندیەکمان پێوەکرا کە حاڵەتێکی نەخوازراو هەیە من بۆیە ئەم نمونەیە ئەهێنمەوە لە بەرەوەی مەرجنیە تەنها کەچ تووشی کێشە بێت ئێمە کوڕانیشمان تووشی کێشە ئەبن پەیوەندیەکمان بۆ هاو لایەن کەسێکەوە کە حاڵەتێک هەیە لە یەکێک لە خوێندنگەکان مناڵێکی قۆناغی حوتی بنەڕەتی بووی ئاهاشت بوو کوڕ بوو وتی هەست ئەکەین کە باری دەرونی زۆر خراپە و حتا ڕێگە ڕۆشتنیشی غێر تەبیعیە توێژەرەکە قسەی کرد ئێمەش بەپەلە چوین تیمێک بووین من بووم لەگەڵ ڕائیت هێمن هاوکارمان لە بەڕێوەبەرایەتی و بەرپرسی هێڵی گەرمی 190 طبعاً بە فەرمانی بەڕێز بەڕێوەبەر ڕۆیشتین سەردانی خوێندنگەکەمان کرد و مناڵەکەمان هێنا فعلەن مناڵەکە باش نەبوو کاتێک کە دایکیمان بان کرد دایک و باوک هەردووکیان بەداخەوە خاوەن پێداویستی تایبەت بوون مناڵەکە لە ماڵەوە دوای کە اعترافی کرد کوڕەپورەکەی دەست درێژی سێکسی کردبووە سەر ئەو مناڵە یعنی ئەوە زۆر ناخۆش بوو بۆ ئێمە بەڕاستی خێرا مناڵەکەمان هەڵگرت و برمانە نووسنگەکەی خۆمان بەڵام لەبەر ئەوەی ببوو بە تاوان لەبەرەوەی ئەم بەڕێوەبەراتی تەنها جونح وەرئەگرێت کە ئەبێتە جینایە تاوان ڕۆیە تەسلیمی بنکەی پۆلیسمان کرد بەڕاستی ئەوە یەکێک بوو لە کەیسە زۆر کاریگەرەکان بەڵام هیوادارم کە
گوێبیستی ئەما بن نەبێتە هەواڵی بەپەلە چونکە ئەمە زۆر کۆنە ئەم هەواڵە پێشتر من چەند ساڵێک پێش ئێستا کاتێککە بەداخۆمە هەڵی سوۆسیال میدیای کە باسی ئەەکەم لە کەناڵە جوانەکەی ڕووداوە کاتێک کەیسێکم باس کرد 2 ساڵ پێشەسە ئێستا گەرم کراوەوە بۆتە هەواڵی بەپەلە کاریگەری بۆ زۆر زۆر ئەمە بڵین لە سوسیال میدیایە لانەی لایکێک کۆمنتێک ئیشەکە بێنێتەوە سەرەوە ئیشەکە بێنێتەوە سەرەوە نەوە بەسم ئەوەیە ڕاستی نەبوو یعنی پەیجە فەیکەکان بەداخەوانی بۆ لایک و ڤیو کۆمنت ئەمانە ئەم ئیشانەکەن ئەمە یەکێک بوو لەو چیرۆکانێک کە زۆر زۆر کاریگەری هەبوو زۆر عەزیەتی یعنی نەفسیەن هەمومان داڕ و خاین ئەسڵەن من هەتا ڕۆیشتیش مۆمزانی کچە تەسەورم ناکرد کوڕ بە دەست درێژی بەرامبەر کراوێ باشە یەک شتی کە هەچەند ئەم نمونەیە بەڵگەی ئێوە کە ئێوە ئیش بۆ کوڕانی ژەکە یعنی بۆ هەنەجار ناوتان بە ناڵم بڵم خراپ بەڵام زۆر باش نەڕۆیشتووە لای خێزان بە ئام ئەڵەن بە نمونە ئەمانە نازان بڵم ئافرەتان لێ هانێن بۆی کە هین بن لە ماڵەوە بۆ باس ئەەکەم بۆ ڕوژێن بەرامبەرمان یەک نمونە بۆ باس ئەەکەم کە ئەو قسانە هەمووی ببڕی ئێمە تەوا قسەی منی قسەی بەڵێ ئەنی کۆمەڵ ڕۆژێکیان کەیسێک هاو ئافرەتێک بوو طبعاً ئێمە وەکو بڵین توێژەرە کۆمەڵایەتیەکان و دەرونیەکان زۆر بەلێزانانە ینی گوێ لە کەیسەکان ئەگرن ئافرەتێک یە دەردە دڵەکە مێردەکەم وە ئەمەوە ئەوە ئێ باشە هەموویە نووسێ لای خۆی باشە توێژەرەکە دواتر ئێمە هەت لەسەر ئەو قسەی ئەو دادەیە و ئافرەتە ئێمە ئیش ناکەین بەڕاستی یین لایەنی بەرامبەر بانگەکەین بۆ من هاوسەرێتی برایەتی باوکێتی هەرکێکە خوشکێتی زۆر کات لەگەڵ خوشکیشە کاتێک هاوسەرەکەی مامبان کرد ئەویش کۆمەڵە گلەی و گازندا وایە دوای هاتین وێنەکانمان لەیەکیایەوە و ڕوبەڕووی یەکمان کردنەوە کێشەکان بۆی چارەسەر بکەین دەرکەوت ژنەکە تۆمەتبار بوو ئەو تاوان بە ئەو تونتیژەکەی ئەنجامیا بوو یعنی ئەومان کرد بە هێن ئەو کاتێمە ئەوە نییە بڵی تەرەفگیری ژن بکەین نەخێر بە عەکسەوە ژنەکە ئەو کاتە بە تۆمەتباری بە تاوانباری چوە دەرەوە لە قەزیەکەیە یعنی ئەمە هیوادارم وەڵامێک بێ بۆ ئەو کەسانەی کە واتێ یعنی ژنەکە دەستگیر کرا نمونەی هەیە وتت دەستگیر نەکرا بەسمە بەستم یعنی کێشەکان خۆی بوو نابوویەوە بەسەر خۆیان شکایەوە بەڵام خۆشبەختانە ئەوەی بیرم بێ ئێمە چارەسەری کێشەکەمان کرد ئێمە هەتا بتوانین کێشە خێزانیەکان کب ئەەکەینەوە نامانێ گەورەتر بێت بە تایبەت ئەگەر مناڵ لە نێوانیان نابێت بەڵام هەوڵێن کە کێشەیەکە بێتە لای ئێوە یعنی ئەوە داپۆشینی ئەم کێشەیە لە شوێنی خۆی ئەمە حل نییە لەوانەیە تەکی لە کێشە گەورەکانە بەڵێ بێگومان ئەگەر کێشەیەکی گەورە ڕووبان نەک ئەوە بوو باسم کرد لەسەر پەرداخە ئاوەکە لە کێشە گەورەکانە زۆر بە باشی ئەزانم کاتێک کە بێن ڕاوێژ وەرگرن هەر نەشیان توانی سەردانکەن لە ڕێی هێڵی گەرمی 1990 وەڵای ویستم ئەو هێڵی گەرمی 1990 بە تایبەت باسی بکەین تاوان دەمێک ئێم هێڵە هەیە ئەم پەیوەندیانی لە ڕێ و هێڵانەوە دێن تاوان نازام ئامار هەیە چەند بۆ ئەم 4 مانگە 1002 پەیوەندیمان بۆ هاتووە ئەو 1002 پەیوەندیە مەرجنیە هەمووی ڕاست بوو بن هەروەک ئاماژەت پێدا لە قسەکان تا هەیە لەبێ ئیشیا پەیوەندیەکە بەس بە زۆری ئەوانە ڕاوێژیان پێویستە ئێتر ڕاوێژی دەرونی بێ کۆمەڵایەتی بێ یاسایی بێ و دەست بەجێ لە کاتی خۆیان ڕاوێژەکان وەرەگرنەوە و هەر کامێکیش لەو دۆسیانە لەو کەیسانە کە پەیوەندی ئەکا پێویستی بەداداچوونی کێشەیەک بێیان شتێک ڕاستەوخۆ ئێمە ئیشەکانی بۆ ئەکەین ئەکرێتە راپۆرتێک و بۆ سبەینێ ئەخرێتە بەردەم بەڕێوەبەر و فەرمانەکە کە ئیشی تیا بکرێت لە هێڵی گەرم و بەشی ڕایشکاری خێزانی خۆشبەختانە ڕاستەخۆ ئیش کراوە لەسەر ئەوە و ئەوانەشی کە پەیوەندیان کردووە بە زۆری خوێندکاری ئامادە قۆناغی ئامادەیەکان و زانکۆ و پەیمانگاکانن و خوێندکارن بە زۆری ئافرەتیشن وەک لەوەی کە کوڕبن و بە هەمووشی بەهۆی هەڵخەڵەتاندن و خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیەوەیە زۆربەی زۆری ئەتوانم بڵێم و کێشەکانیش جۆرا و جۆرن یعنی هەمووی لەسەر وتت لووتکەکەی ئەو 1002 پەیوەندیە لووتکەکەی لەوانەیە خراپ بەکارانی ئەلکترۆنی بێەوە
بە زۆری کچان دەیکەن نەک کوڕان باشە بۆ کچ زیاتر لەڵە خەڵتێنرێ لە کوڕ یعنی خۆ کوڕش دانێ خەڵەتێنرێ بەڵام هۆکارەکەی چییە لە عاتفی ترە نازانەوە لەو توێژەر و کۆمەڵاتیوانە برادەر و هینن لە لە دایرە پێکەوەن کاگاسۆ زۆرە یعنی سەبەب زۆرە کە کچان خۆ کوڕانیشتی ئەکەون ئەوە نەبێ بڵێ کوڕتیان ناکەوێت بەس کچان ڕێژیان زۆرترا سەبەب زۆرە بۆ نمونە کچان لە ماڵەوە لەوانەیە نازێکی ئەو تۆیان پێ نەدرێ وانە یان فەراغێکی عاتفیان هەبێ لە ماڵەوە یانێ ڕووبکەنە کەسێک کە ئەم فەراغە پڕ بکەنەوە یاخود ئەو کچانێکە هەڵە خەڵەتێنرێن لە خێزانیەکان بەداخۆکە ماڵێم لەوانەیە دایک و باوکەکە لە یەکجیا بوو بێتنەوە هەم ئەچێتەوە سەر مەسەلەی عاتیفە یان باری ئابوووریەکی خراپیان هەیە داوای مۆبایلێک ئەکا باوکەکە نەوتوانێ بۆی بکڕێ ئەم باوکە دانانیشێ بڵین بە شێوازێک تی بگەێنێ بڵێ من نیمە یان من هەر ئەوەندەم هەیە لە چەنە زۆر کات ئەچن پەنابیان بۆ بکڕێ باشە مۆبایل من هەر لەگەڵیانی مناڵەکانی خۆم هەر ئێستا لە قۆناغی ئامادەیان پێم خۆش نییە کە مۆبایلیان هەبێ زۆر کات خوێندنگەت ناچارتەکە کە مۆبایلی هەبێ لە بەرەوەی مامۆستاکان گروپ و شت دانێن بەڵام پێویستە لەسەر دایک و باوکان کە کۆنتڕۆڵی مۆبایلی مناڵەکانیان بکەن بەڕاستی تۆ هەر لەگەڵ یانی هەتا کۆچێ دەزانکۆ ئەرەوەڵی لەگەڵ یانیم چونکە یان باشە لەگەڵیش یابیت بزانێ کە چۆن بەکاری بێنێ ئەوەندە وشیار بێت لەوەی کە ئەم مۆبایلی بەدەستەوەی چۆن بەکارێن چۆن هۆکاری زۆربەی ئەو کێشانە مۆبایلەکانە بەڵێ خراپ بەکارهێنان ئەمریکانی پەیوەندیکردنا کەسی خراپ بەداخەوە هەیە کچان و ژنانیش هەڵە خەڵەتێنن لەو کەیسانەمان زۆر بۆ ژنیش بۆ هاتووە بەلای ئێمەکە هەڵ خەڵەتێنراوە بە هەر هۆکارێک بوو بێ یان ژنمان هەبووە ماڵی بەجێهێشتووە لە ماڵ و مناڵی بەجێشتووە لە پێناوی کە کەسێکی تر لە ژیانیا بووە تا هاتۆتە لای ئێمە و تێمانگەیاندووە و بەهۆش خۆیمان هێناوەتە وتماندا دەگیان ئەوەی تۆ ئەیکێ غەڵەتە بۆ پیاوانیش بە هەمان شێوە کەسی سێم هاتۆتە نێوانیانەوە و پیاوەکەم ژن و مناڵی لە بەرچاو کەوتووە ئەم حاڵەتانەمان زۆرە زیاتر لە تەمەنی چەند ساڵی ئەم خەڵاتان نەهەیە تۆ ژنان و کچان و خوێندکاران بەعام یعنی ئەو تەمەنەی 15 بۆ 18 یا بۆ 20 یا 15 بۆ 20 زیاتر ئەوەی کاڵ تووشی جۆرێک لە فریودان دەبێت فریوی بۆ 20مان زۆرە بڵێ 15 بۆ 20 و تەمەنەکانی تری بە هەمان شۆ من ناتوانم ئێستا جای کەم و بەڵام 15 بۆ 20ەکە ئەتوان بڵم ستانداردە بەڵێ پەیوەندیمان زۆر پێوەکەن و توانیشمانە تا ڕادەیەکی باش ئێمە چارەسەری کێشەکانیان بکەین هەتا و کاتێک کە ئەڵێم توانیمانە و کە لە دەسەڵاتی ئێمەیا بوو بێ کە ئێمە ئیمکانێتی ئەومان بێ چارەسەریکەین ڕاستەخۆ هەواڵی ئاساییشمان کردو لە بەرەوەی بەشی تاوان ئەلکترۆنیەکان لە ئاسایش زۆر زۆر ئەکتیڤ ئەوەی کە بەگاڵتەوە تەلەفۆن دەکەیە هینەک ئەوە سزا شتیوای هەیە بۆ ئێمە بۆ 190 نەوەڵە سزای نییە بەڵام هەمووی تۆمارە تۆمار ئەکرێ ئەگەر بمانەوێت ئێمە سکاڵان لەسەر تۆمار بکەین بەڵێ ئەو کاتە ئەگاتە ئەوەی کە سزا بەڵام سکاڵا تۆمار سکاڵە تا ئێستا تۆمارمان نەکردووە بۆ نمونەت هینی چیانی چ شتێک زۆر بۆیەوە مای پێکەنین و ئەوە بۆ وەڵاهی ئێستا هیچ شتێک نایەتە خیاڵم لە بەرەوەی من وەڵامی پەیوەندیەکانەمەوە زیاتر کە باس بکرێت مەسەلەن هەبووە لە بێ ئیشیا مەسەلەن توێتی فڵانە شوێن لەکوێ یان لەفە لەکوێ داواکەم خۆشە ئەمانە هەبووە ینی پەیوەندیان کردو لە بێ ئیشیا بەڕاستی یانچێتی بێ ئیشم ئەمێ کاتی خۆم بەتاڵکەمەوە لەگەڵ ئێوە قسە بکەم ئەوانشمان هەبووە بۆی تووشی کێشە نەبێوەش لەوانێ چەند خولەکی قسەدام کرد بێت وەڵاهی کارمەندەکان زۆر زۆر لێ هاتوون بەڕاستی زۆر زۆر بە تەحملن لەگەڵ کەیسەکانە کەیس هەبووە وتوێتی من حاڵم زۆر خراپە ئێستا نەگەنە فریام خۆمە کوژم یانەوە ئەوە تا لە فڵانە شوێنام ئەمەیە خۆم بکوژم یعنی ئەوەنە لەگەڵ یابوون ئەوەنە لەگەڵ یا ماندوو بوون بە دوای کەیسەکەیە تا ئارامیان کردوتەوە و تیممان ناردۆ بۆ شوێنی مەبەست و 104مان ناردۆ پۆلیسی فریاکەوتن بۆ ئەو شوێنەی کە کەیسەکەی لێ بووە کەیسەکەمان هادە کردوتەوە هێنامان زۆر جار پرسیارەشکە بە چەند ئاسۆڵ 2-3 دقەیەکتان ماوە یعنی دایکیان باوەک کێشەی مناڵەکەی داپۆشێ یان لای باوکی باسی ناکایە نایگەێنێتە ئێوە احتیمال هەیە سەرنجامێکی خراپیشی هەبێ یعنی ئەم هینانەش دێتە لای ئێوە ئەم بەڵێ لەوانشمان هەبووە کە دایکەکە هاتو مەسەن کچەکە تووشی هەڵەیەک بوو بێ و توێتی باوکی بیزانێ لەوانەیە
بیکوژیان بە جۆرە لە جۆرەکان داپۆشینێکی بۆ دۆسیەکە کردووە بۆ کێشەکەی کردووە هەوڵمانەوە بۆی چارەسەرکەین بەڵام ئامۆژگاری دایکە کەشمان کردو کە ئەمە کارێکی هەڵەیە پێویست دەکات کە دایک و باوک بەڕاستی بەیەکەوە پەروەردەی مناڵەکانیان کە نەگێک لایە نەبێت. کەواتە ئەوەی وردە بڵین گەیشتنە کۆتایی بەرنامەکە ئەوەی کە زۆر گرینگە خەڵک بیزانێ ئەو بەڕێوبەرایەتیە کە هەرچی چووە ئەوێ ئەمە نیە حیای تکابێ بەداخەوە ینی خەنێ خەڵک وا دەزانێ ئەو کچی کە لە ماڵ ڕاکە ئەچێتە لای ئێوە لە ماڵی باوکی زیاتر پارێزگاری لێکرێت. پێم خۆشە لێرە ئاماژە بە ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو بدەم کە بەشێکە لە کارەکانی بەشێک نییە ئەو سەر بە وەزارەتی چاودێری و کۆمەڵایەتیە بەڵام ماڵێکە پڕ بە پێستی خۆی ماڵێکە زۆر باشە لە داڵدەدانی ژنان بەڕاستی و چەندین کەیسمان لە هەڵە گەڕاندۆتەوە لە ڕێی ئەو ماڵە و خۆشببختانە کەیسەکانمان تا چارەسەر کردو لێ ماونەتەوە کە ستافێکی زۆر لێ هاتو لەوێ کار ئەەکەن هەمووی ئافرەتە هیچ پیاوێکی تیانە هیچ پیاوێکیش بۆی نییە بچێتە ئەوێ کە ئەمە دەستکەوتێکی زۆر باشە لە ئێستا و پارێزراوە بەڵێ پۆلیس پارێزگاری چوار دەوری ئەگەر ئەو بینایە نەبووە لاوانێ ئێستا بەشێک لەوانە لە ژێر خاکا بوو بەشێک لە ژێر خاکا بوونەوە بەڵێ ئەو ئامارەی کوشتنی ژنانیش کە ئەڵێن لە هەڵکشانایە 3 ئەوەنە 4 ئەوەنە ئەبوو ئەگەر بەڕێوەبەرایەتی بەرەنگار بنەوەی تونتیژی و ئەو ماڵە داڵدەدانانە نەبوونە. زۆر باشە ئەوەی لەم بەرنامەیە دەستگیرمان بوو ئەم بەڕێوەبەرایەتی بەرەنگار بوونەوەی تونتیژی دژی ئافرەتان وە خێزان طبعا ئەو خێزانە زۆر گرنگ بوو لە ئاخیرەکە هەزگاکرا لە یاساکەیە ئەوەنەوە پێشتر نەبوو بەس ئافرەتان بوو و خێزان ئەوە دلیلی ئەوەیە کە ئەمە چارەسەری کێشەی خێزانی ژەکەن و لە هەموو ئەوانە گرنگتر لەوانەیە هێندەی ئەوەی کە بووە بە کێشە وە بە سکاڵا کەیسەیە 932 کەیس لە 4 مانگە تواندراوە چارەسەر بکرێ بەبێ ئەوەی بێ بە سکاڵا و بچێتە بەردەم حاکم و هەینی بوو بێ یعنی هەموو کێشەکانتان مەگەێنە بەڕێوەبەرایەتی لە وەک لە ڕازەخان فەرمووی لەسەر پەرداخە ئاوەکە میگەێنە ئەوێ بەڵام ئەگەر کێشەیەکی شەبووزانیتان پێویستی بە ڕاوێژکارێکی خێزانی هەیە و بە چارەسەرێکی بێپارە و بێهین ئەنی هیچی تێناچێ جاری وە هەر بە تەلەفۆنەکە لاوانێ کێشەکان چارەسەر کرد بێ وەک ئەو 1002 تەلەفۆنەی کە بۆیان کراوە هەر لە ڕێگەی ئەوە چارەسەر بێ بۆیە زۆر گرنگە خێزان و تاکی کۆمەڵگا ئەوە بزانێ دروستبوونی کێشە لە ناو خێزاندا بە هەموو حاڵەتێکی نۆرمال و ئاساییە ئەستەن خێزانی میسالیمان نییە کە هیچ کێشەیەکی تیا ڕووناوە نیە هەرتەن دروست نییە و خێزانە کێشەیتیان ئەگە کێشەیتیانە بێ ئەبێ کێشەی تیاابێ بەڵام هەموو کێشێکی قابلی چارەسەرە و ئەو بەڕێوەبەرایەتیە ئەو ڕوئیامان بۆی فراوانتر بێ کە ئەمە شوێنێک نییە بەرگری تەنها لە ژنان و کچان و ئەوە بکە بەداخەوە لاوانێ ژنان و کچان زۆرترین هەڵڕەشان لەسەر وێ بۆیە بەڕێوەبەرایەتێکە ناوی ئافرەتانی پێشخست و خێزانێکی خستۆتە دوایەوە بە هەموو حاڵێک من سپاس دەکەم زانیاری بە کەڵکی تیابوو بۆ من و بۆ شەڵا بۆ بیسەرانیش بۆ وەرگرانی تۆڕی میدیای ڕووداویش ئەگەر شتێک هەبێ لە کۆتایە باسکە یا کەیسێک کە زۆر بێتاقەتی کردی بێتی قەت لە بیرن دەچێتەوە باسکەی مەمنونم. دەستان خۆش بێت بۆ ڕوودا و سپاس بۆ ئێوە بۆ بە گرنگی دانی بابەتەکە بەڕاستی ئەوانەی کە ئەو زانیارانی کە وتم و لە مێشکما بوو هەموویم گیان ئیشەڵا هەموو کەسێکیش بە دوور بن لە کێشە و هیچ گرفت و کێشەیەکیان نەبێت. مۆبایلیش بۆ مناڵەکانیان نەکڕن ئەگەر پێویست نەبوو یا ئەگەر بیشی کڕن ئاگاداریان بن. ئاسانە دەترێت لە ڕێ مۆبایلەکەی خوانەوە چاودێری ئەوەش بکەن ینی ژیری دەستکرد کۆمەڵە ئاسانکاری زۆری کرد دەکرێت لەوای ئیسفادی بکەن ئاسۆگیان دەستی تۆ خۆش هاتوڕاست سپاس مەمنونمان کردی ڕێز و خۆشەویستی ئاسۆرایی قوبڵکەن خواتان لەگەڵ هەر شاد